سەراجەکانی شاری سلێمانی باسیەوە دەکەن کە پیشەی زیندر و سەراجی لە ئێستادا تەنها ناوەکەی ماوە و پیشەکەیان لە دروستکردنی زین و قایش و پێداویستیەکانی تر بۆ وڵاغ گۆڕدراوە بۆ فرۆشتنی کەلوپەلی ئامادە و هاوردەکراوی وڵاتان و جانتای سەربازی. ئەو پیشەوەرانە دەڵێن هۆکاری لە ناوچوونی پیشەکەیان پێشکەوتنی شارستانیەت و بایەخ نەدانی حکومەتە بە بەرهەمی ناوخۆی. بازاری سەراجەکان یاخود زیندروەکان یەکێکە لە بازاڕە کۆنەکانی شاری سلێمانی و بەشێکی گرنگ لە مێژووی پیشەوەری شارەکە پێک دەهێنێت. ئێستا جگە لە ناوەکەی هیچ پیشەیەکی دەستی تێدا نەماوە و لە کۆی چل دوکان کە لە بازاڕەکە داماون هیچیان کاری زیندرو یاخود سەراجی ناکەن. وشەی سەراج لە سێرجی عەرەبیەوە هاتووە بە واتای زین. تەمەنی بازاڕەکە دەگەڕێتەوە بۆ ساڵانی 1930 بۆ 1940 زاینی و دەکەوێتە خوار هوتێل فەرەح و حەوزە وشکەکە و تەنیشت بازاڕی نەورۆز لە شاری سلێمانی. لە سەرەتای دروستبوونیدا ئەم بازاڕە لە 10 بۆ 12 دوکان پێکات بوو کە زیاتر لە گڵ و دار دروستکرابوون. پیشەوەرەکانی سەرەتا کاریان دروستکردنی زین و قایش و پێداویستیەکانی تر بووە بۆ وڵاغ. بەهۆی نزیکبوونیشیان لە هوتێل فەرەح و هاتنی میوانانی جۆر بەجۆر بۆ بازاڕەکە توانیویانە ناوبانگێکی باش لە سلێمانی و شوێنەکانی دیکە پەیدا بکەن. لە سەرەتای کارەکانیاندا سەراجەکان یان زیندروەکان توانیویانە پیشەکەیان پێش بخەن و پەرەی پێ بدەن. بەڵام ئێستا لە بری پێشکەوتن بەرەو لە ناوچوون دەچێت. لەو بارەیەوە یەکێک لە دوکاندارانی بازاڕەکە عوسمان ساڵحی سەراجە کە تەمەنی 77 ساڵە و دەربارەی کارەکەی و بازاڕەکە بەم شێوەیە دووە. آخر ئەزانێکی وەسایلی سواری وڵاغ نەماوە، یعنی سواری وڵاغ نەماوە. جاران من بە بیرم نییە ڕێز عەشایرە کوردەکان سەرەیانە گرت بۆ ئەوەی زینیان بۆ دروست کرێ. ئێستا کێ زینەکڕێ؟ زینی ئەجنەبی هەیە هەرزانترە لەوەی کە ئێمە دروستیەکەین لە خاریج و لە تورکیا و لەم لاولەولاوە ئەهێنن جوانتریشە و چاکتریش و بەقوەتریشە. ئێستاش ئێمە ئەتوانین ئەو مهنەیە زموکەینەوە بەڵام برەوی نییە. پیاوێ هەبوو خوا لێی خۆش بێ ئێرانی بوو ناوی وەستا میرزا بوو زینەکەی دروست دەکرد کە تەکەڵتۆکەی دروست دەکرد. ئەمانە بەڵام وەستای چاکی بەلایەقەت ئەو مەجموعەیە بوو نەمان وەکو وەستا عەباس بە تایبەتی برای عەولەسیسی ڕەحمەتی، وەکو حاجی ساحی سەراج کە باوکم بووە، وەکو وەستا ڕەشی کە باوکم بووە، وەکو حاجی حەمۆمینی سەراج، وەکو دەرێژ مستەفا، وەکو وەستا مەحموود، وەکو دەرێژ شەریف، وەکو وەستا ڕەشی سەراج، وەکو حەمۆل، وەکو مەلا عەلی سەراج، وەکو دەرێژ مستەفا. یعنی من ئەم ناوانەیە کە حسابم کرد هیچی بەرناکە ئەو کاتە. هەموو عەشایرەکانی کوردستانە هاتن. من خۆم بە چاوی خۆم دیومە چۆن ئەچی بۆ لای دکتۆر سەرەقەی دەکەیت. ئاوا لای ئەو وەستایانە بە تایبەتی وەخوا لێی خۆش بێ وەستا عەباس و ئەمانە سەرەیان بۆ ڕێز عەشایرەکانە نووسی کە زینی وڵاغیان بۆ دروستکەن. بۆ وەسایلی لێخوڕێلی سیارە و ئەمانە نەبووە، هیچ شتێک نەبووە کە ئەمانە پێ هاتوو چۆ بکەن لە بینی دیەکان بۆ دیەکان لە بینی قەزا و ناحەکان. هەروەڵا ناوەکەی ماوە کە من کوڕ عوسمانی حاج ساڵحی سەراجم، کاک نەورۆزی حاجی حەمۆمینی سەراجە، سەلاحی برام کە ناوی سەلاحی حاجی ساڵحی سەراجە. ئەینا ئەمەی کە ئێستا دوکانەکەی لێی نووسراوە سەراج نییە. یەکێکی دیکە لە دوکاندارەکان بە ناوی نەورۆز فازڵە کە چەندین ساڵە لەو گوزەرەدایە. دەربارەی بازاڕەکە و نەمانی پیشەکە بەم شێوەیە قسەی کرد. پێم وایە یەکێک لە هۆکارەکانی نەمانی ئەو سناتانە بە دەرەجەکەم کە ماسی تاک خۆیەتی دووەمینان دەسەڵاتە دەوڵەتە. حکومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە حکومەتێکە شکست خواردووە لە ڕووی پاراستنی کەلەپوری نەتەوایەتیمانەوە، هەتا لە نەک لە چمکی کەلەپورە لە چمکی زۆر لە سێکتەرەکانی ترشیدا. بەڵام ئەوی گرنگە بۆ ئێمە نەهاتۆ پشتگیریەوەی بکە. من چەندین جار لەگەڵ حکومەتی هەرێم لە ڕێی پەرلەمانەوە قسەم لەگەڵ پەرلەمانە کردووە، گروپم دروست کردووە، یەکێک لەوانە کە
کارخانەیەکی زۆری پێڵاو لەم شاری ئێمە هەبووە لە هەولێر لە دووەکە بووە من شەڕی ئەوم کردووەکو چالاکێکی مەدەنی کە لەگەڵ ئەو خاوەنکارانە چوونەتە لای پەرلەمان و قسەمان کردوون کە ڕێگە نەدەن ئەوەندە کاڵای بێگانە پێڵاوی سینی و پێڵاوی تورکی و پێڵاوی ئێرانی بێتە وڵاتی ئێمەوانە وای کردوم کارخانە 300 بۆ 400 معمل کارخانەی پێڵاوی لە ژنان و لە مناڵان و لە پیاوان کە بەرهەماتەوە بە کوالێتکی زۆر باش بەڵێ لە سەرەتاوە کوالێتەکە زۆر باش نەبووە بەڵام دوای باش کراوە. دوای ئەمە حکومەت یارم هیچ پشتگیریەوەی نەکردین کە ئەو کاڵانێک هەیە ناوانێ سنووردار بکە بۆی کەرەستەکان ئەگەر لە دەرەوە بێنین با هیچ نەبێت دەستی کارەکە لێرە جوڵەیەکی باشی تیاابێ و بەرهەمێنان چ. بازاری سەراجەکان ئێستا شێوازە کۆنەکەی خۆی تەنها لە ڕووی ڕەواڵەتی بیناکانەوە لە دەست نەداوە بەڵکو ئێستا شێوازی کارەکەشیان گۆڕدراوە و زۆربیان سەرقاڵن بە فرۆشتنی چەرم و پێداویستیەکانی ماسیگری و دوورنی کیفی دەمانچە و پێداویستە سەربازیەکان هەروەک بەشێک لە دوکاندارەکان ئاماژە بەوە دەکەن کە ئێستا کارەکەی باو باپیرانیان لە دابینکردنی پێداویستی ڕۆژانەوە گۆڕدراوە بۆ فرۆشتنی بەرهەمی دەرەکی و فرۆشتنی پێداویستی سەربازی.